یانەی سیروانی نوێ پێشکەوتنی بە 2 گۆڵ لێ هەڵگەڕایە و ئاکرێ توانی خاڵێکی لە خولەکەکانی کۆتایی لێوەربگرێت. یاریەکانی خولی نایابی کوردستان پێی نایە هەفتەی شەشەم و لێکێک لەو یاریانە سیروانی نوێ لە سەر یاریگای زانکۆ میوانداری لە ئاکرێ کرد. لا نیوەی یەکەمدا ئاستی هەردوویانە لە یەکەوە نزی بوو. کەمترین فشاریان کردە سەر گۆڵی یەکدی تا ڕادەیەک هێرشەکانی سیروانی نوێ باشتر بوو، بەڵام نیوەی یەکەم هیچ گۆڵێکی تیادا بەرهەم نەهات. لا نیوەی دووەمدا سیروانی نوێ بەهێزتر هاتەوە نێو یاریگا. لە خولەکی پەنجا سیامەن فازیل بە ئەسیستی سوهەیب تەها گۆڵ یەکەم و پێشکەوتنی سیروانی نوێی تۆمار کرد. دەخولەک دوای تۆمارکردنی ئەو گۆڵە ئەمجارە سوهەیب تەها خۆی گەیاندە گۆڵی ئاکرێ و ئەنجامەکەی بۆ سیروانی نوێ 2 هێندە لێ کرد. بەڵام دواتر یاریزانانی سیروانی نوێ گەڕانەوە دواوە. ئەمە ژوای کرد یاریزانانی ئاکرێ فشاری زیاتر بکەن. لە خولەکی 75 ڕێزدار وەلی گۆڵی یەکەمی تۆمار کرد. پاشان فشارەکانی ئاکرێ بەردەوامی هەبوو. لە خولەکی 88 شڤان جەمیل ئەنجامەکەی یەکسان کردەوە. سەرنجامی یاریەکەش بە 2 گۆڵ بۆ هەر لایەک کۆتایی هات. ئاستێکی باشمان پێشکەش کرد. ئەو بوو لە شۆتی یەکەمە چەند هەلێکمان لە دەستدا، لە شۆتی دووەمیشە هاتینەوە ناوانێ بە هەمان کەش و یاریەکە مانگردە دەست و توانیمان 2 گۆڵ بکەین. بەڕاستی یاریەکی کراوە بوو. من دەستخۆشی لە کاپتنی هەورەکەم لەو دەقانەی ئاخیرا بەڵێ ئێمە ئەوە شارێکی باش ئاقسە سەرمان بە تۆپی هەوایی توانیان گۆڵەکان کەنەوانێ. من لێرە دەستخۆشی لاریزانەکانەکەم ئینشەڵا بۆ یارەکانی تر توانین 3 خاڵ یارەکان بەدەست بێنین. هەتا 2 گۆڵەکەمان خۆ فەریقیمە لە ئاستە چ خراپدا بوو، ینی ئاستی ئەو تیپەکەمان لە ڕۆژی خۆیدا نەبوو. پاشەوەی کە گۆڕانکاریمان کرد گۆڕانکاریەکان گۆڕانکاری مجازفە بوو، یعنی 3 هجومان لە پێش زیاد کە بێجگە لە دووشوی ئەو تەبدیلانە وای کرد 2 گۆڵ بکەن، چونکە بتەوێنێتەوە فەریقی بەرامبەر ناتانی 3 هجوم لە ناو چار دیفاعی ناتان ڕابۆستن. الحەمدولله وەلو لە 3 نقاط یادبوون، بەس نقاتە شتە زۆر لێرە بەدەستمانینە. بە ئەنجامی ئەو یاریە سیروانی نوێ و ئاکرێ هەردووکیان 8 خاڵیان هەیە. بە جیاوازی گۆڵ سیروانی نوێ ڕیزبەندی 4هەمی گرتووە و ئاکرێش لە پلەی 5هەمی خولی نایابی کوردستان دەبینرێت. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.